بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لەبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بووم و میوانە بەڕێزەکەشم لە بەغداوە لەگەڵ ئێوەی بینەر دەبێت. بەرنامەیەم شەومان تایبەتە بە قسەکردن لە سەر ڕفراندۆم بەڵام لە دیوێک و لە ڕەهندێکی جیاوازەوە ئەوی شەوەیە کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق لەلایەن عەرەبەکانی پەرلەمانی عێراقەوە کە دواتر میوانەکەم زیاتر ڕوونی ئەکاتەوە بڕیاریاندا و دەنگیاندا بۆ ئەوەی کە دژی ڕفراندۆمی سەربەخۆیی کوردستان بوەستن و بڕیاریاندا کە ڕفراندۆمی سەربەخۆیی کوردستان ڕەت بکەنەوە. هاوکات هەر ئەمڕۆ بڕیاری ئەوەیاندا و حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیان سەرپشک و دەستواڵا کرد لەوەی کە لە هەر ساتێکدا بەهێز بە زەبری هێز یاخود بە زەبری چەک یاخود بە هەر بژاردەیەک لە بژاردە نامەدەنیەکان دژی ڕفراندۆمی هەرێمی کوردستان بوەستێتەوە. من ئەم شەو لە بەغداوە کاکشاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق میوانم دەبێت. مەبەستمە کۆمەڵێک پرسیاری لێ بکەم ئەویش پانۆرامایەکی ڕووداوەکانی ئەمڕۆی پەرلەمانی بەغداد هەڵوێستی فراکسیۆنە کوردستانەکان کورد تا چەندە یەکدەنگ بوو لەسەر ئەم پرسە بەگشتی کورد تا چەند دەتوانی کە پەیامێکی ڕوون بە سەرکردایەتی سیاسی عێراق و بە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و بە پەرلەمانتارەکانی عێراق بگەیەنێت. هەروەها حەیدەر عەبادی لە وتاری ئەفتانەی خۆیان دیسانەوە داوای کردووە کە کورد سەرکردایەتی سیاسی کورد جارێکی تر شاندێک بنێرێتەوە بەغدا بۆی گفتوگۆ دەست پێ بکەنەوە لە هەمان کاتە لەو ساتەی کە پەرلەمانی عێراق دژی ڕفراندەمی سەربەخۆیی بڕیار دەردەکات سەرۆکی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی هەرێم و لەگەڵ فەرماندە سەربازیەکان و کۆمەڵێک کەسایەتی و لە کەرکووکیش بە حزوری دکتۆر نەجمەدین پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکە کۆبوونەوەیەکی لەگەڵ ڕیشسپیان و پیاماقوڵان و کەسایەتی پێکاتەکانی کەرکووک کرد تیایدا دووپاتی کردەوە کە ڕفراندەم دوا ناخرێت. من زیاتر ناڵێم کاکشاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێت. بە پوختی پانۆرامەی ڕووداوەکانی ئەمڕۆی پەرلەمانی عێراق لەسەر ڕەتکردنەوەی بڕیاری ڕفراندەم و واڵاکردنی دەستی عەبادی چی بوو چۆن بوو بۆ ئەمە کرا. زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە ئەوەی کە ئەمڕۆ لە بەغدا ڕوویدا درێژەدانە بە سیاسەتی ڕەوانە کەسەی پەرلەمانی عێراقا بینیمان لە ماوەکانی ڕابردوو بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو کۆمەڵێک هەڵوێستی تاکڕەوانە لەلایەن پەرلەمانی عەرەبی عێراقەوە لە دژی خەڵکی کوردستان بڕیاری تاکلایانە نەدراوە و ئەمڕۆ دوای ئەوەی کە ئێمە ئاگادار بووین بەوەی کە 80 ئیمزا کۆکراوەتەوە بۆ ئەوەی کە بابەتی ڕیفراندۆم لە هەرێم ئەنجام نەرێ و جگە لەوە کۆمخاڵی کە بەلای ئێمەوە هیچی لەگەڵ بڕیارەکانی حزبی بەعەز لە بەرامبەر خەڵکی کوردستان کەمتر نییە وەک ئەوەی کە دەستکراوە بێ بەرامبەر بە هەر کردارێک واتە بەکارهێنانی هێز لە بەرامبەر خەڵکی کوردستان. ئێمە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی پەرلەمان قسەمان کرد و داوامان کرد ئەو بابەتە مەجال نەدرێ بخرێتە جەدوەل ئەعمال و داوا بکرێت مناقەشە بکرێت چکە پەرلەمان نابێت دەوری هەبێت لە قوڵکردنەوەی کێشەکان بەڵکو دەبێت ڕۆڵی هەبێت لەوەی کە چۆن بتوانێت نێوان هەموو بەغدا لێک نزیکاتەوە. پێمان گوت زۆر بەسراحەت هەر بڕیارەمان بیدا وەزعەکە تەعەزوم زیاتر دەکات لە کاتێکا کەوا بڕیار لە ماوەی دوو ڕۆژی داهاتوە وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات و ئەو دەواازەیە دانەخەین بە بڕیارێکی پەرلەمان بۆیە سەرۆکی پەرلەمان هەر لە سەرەتاوە ئیسراری کرد دوجار بڕیاریدا کە مناقەشەی ئەو بابەتە بکرێت بە پێی نیزامی داخلی هەر بابەتێکە بە خۆی بەشێک نەبوو لە جەدوەل ئەعمال بە ئیمزا چووە داخلی جەدوەل بوو دەبێت لە کاتی کە عرض دەکرێەوە دەبێت بەشێک لە بەرنامەکە ئەو کاتە دەبێت مەجای مناقەشە بدا بۆ دامانی پەرلەمان ڕێی خۆیان لەسەر ئەو بابەتە نوێ بدەن و نەک ئەوە بەڵکو هێنای یەکەم بەرگە بۆی هەرزوو ئەو دەنگە بدرێەوە کۆی کە ئیتیفاقێکی مسبەق کرا بێ پێی زانینەکانی ئێمە دوێنێشەوە ئەو پرۆژەیە نووسرا بوو و دوجار مەجای ئێمە نەدا ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانەکان یەک هەڵوێست لە بەرامبەر ئەوەی کە ئەو بڕیارە بە ئێمە قبول نەکرێ و ئێمە لەبەر ئەوەی بەشێک نەبین لەو بڕیارە هۆڵەکەی پەرلەمانمان بەجێ هێڵا و هیچ تەبعەتێکی قانونی هیچ ئاسارێکی قانونی لەسەر هەرێمی کوردستان نییە چکە ئەساساً قەرارەکە کە دەچوە مخالفە بۆ دەستوری عێراقی. باشە کاک شاخەوان بۆ ئەوەی بۆ بینەر و تاکی کورد ڕوون بێتەوە کێبوون ئەوانەی کاریان کردبوو لەسەر ئەم پرۆژەیە کێبوون ئەوانەی لە ناو پەرلەمانی عێراق دەنگیان بەم پرۆژەیەدا بە سوننە و بە شیعەوە.
کاڵم کێبوون مەبەستم لایەنەکانە فراکسیۆنەکان. طبعا کاک یادگار لەم پرۆسەیە وەک بڵێ مزایدەیەکی بەڵێ وەک بڵێ مزایدەیەک بوو بۆ شارعی عەرەبی لەسەر ئەوە سیباق دەکرا کە چۆن ناوی خۆیان بنووسن و چۆن دژایەتی پرۆسی سەربەخۆی کورسان بکەن. یەکێک لەوانەی کە هاتە لای ئێمە ئێستا ماڵی لە هەولێرە و عیلاقەیەکی کۆنی لەگەڵ کووردا هەیە، دایکی کووردە پەرلەمانتاری سونێوی ئێستا ئاوارەیە و ماڵی لە هەولێرە، ماڵی باوکی لە کەلارە، زۆربەی کە سوکاریان لەوەیە، لە هەمویان زیاتر داکۆکی دەکرد کە دەبێ ئەمڕۆ ئەو بابەتە بخرێتە جەدول ئەعمالەوە و هاتە لای ئێمەش داوای لێبوردین کرد کە ئەو مەوزوعی ئێمە توانین لە بەرامبەری بوەستینەوە لەبەر شارعی خۆمان کەواتە ئەمڕۆ جەوێکی وا دروست بووە هەر پەرلەمانتارێک ئەگە لە دژی تەتەڵوعاتی خەڵکی کوردستان نەوەسێتەوە ئەوە شەقام لەدەست ئەداوە لە انتخابات دەنگی کەم دێنێ. ئەمە باشترین دلیلە پێمان دەڵێ کە ئێمە شتێک نەماوە بە ناوی مقاوماتی پێکەوە ژیان لە عێراقی نوێیە لەگەڵ ئەم عێراقی عەرەبیە، چکە ناتوان ئێتر بڵێن عێراقێکی فرەنەتەوە و فرە مەزهب لەبەرەوەی لە ڕووی مەزهبەوە مەزهبێکی دیاریکرا و کۆنتترۆلی سەرجەم جمهەکەکانی کە لە ڕووی ئیداری و تەنفیزیەوە لە ڕووی تەشریعیشەوە ئەمڕۆ قەرارەکان قەرارێکی قەومین چەندین قەرار دراوە لە دژی هەرێمی کورسان بەبێ ئەوەی کە ئێمە وەکو هەرێمی کورسان ڕێئیمانی لێوەرگیرا بەیانی لەسەر مەوسوعی کەرکووک ئەم بابەتە زیاتر بۆ شێوەیە حساس کراوە کە کەرکووک وەکەوەی کە بەشێک بێت لە خاکی عەرەبی ئێمە ڕیفراندۆمی تیا ئەنجام بدەین لە کاتێکە ئێمە سەرۆکی پەرلەمان دەزانێت لە کۆی 12 ئەندام پەرلەمان 8 ئەندام پەرلەمانی کووردە نەتائیجی انتخاباتی 2014 کە من پێم وایە ئەگەر انتخابات بکرێتەوە ئێستا ئەو ڕێژەی ئێمە زیاتر دەکات چکە ئەو عەرەبانەی کە ئاوارە بوون و ئەمڕۆ لە کەرکووکنەوە دەزانن کە پێشمەرگە بووە هۆی ئەوەی کەرکووک لە دەست نەدرێەوە تورکمانیش بە هەمان شێوە دەنگی زیاتر بۆ کورد دێت دەبێت لەوە تێ بگەن ئەو شارە بەشێک بۆ لە کوردستان و ئێمە سیاسەتی ئەمرواقعمان جێبەجێ نەکردووە کاک یادگار ئێمە پیانمان گوتووە زۆر بە سەراحەت ئێوە بە ئێمە دەڵێن خۆفەرزکردن ئێمە لە بەرامبەر دوواقعین لە بەرامبەر ئەو چارەسەرکردنی ئەو کێشەی کە هەیە لە نێوان هەرێم و بەغدا یا ئەوە تا بە چەک چارەسەر بکرێت کە ئێمە لەگەڵ ئەویانی نوەڕەتی دەکەینەوە یا ئەوە تا بابەتی ڕیفراندۆم و چارەنووسی خەڵکی کوردستان لەلایەن خەڵکەکەیەوە دیاری بکرێت. ئێمە ماوەیەکی زۆر چاوەڕێی حکوومەتی عێراقی بوون کە مەبدەئی شەراکەت تەفعیل پێ بکە کاری پێ بکات پێمان وایە مەبدەئی شەراکەت لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ خۆی ڕۆژانە پێشێر دەکرێت و ئەمڕۆ ئەم قەرارەی کە لایەن پەرلەمانی عێراقەوە درا چۆنەڵێ ئیمتیدادی ئەو قەرارە فەردیە تاکڕەوانەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان. بۆ معلوماتی جەنابەت بینەکانی بەڕێزکە یادگار من کردەوە دام بەدەست سەرۆکی پەرلەمان گوتم ئەمە ئێمە خوێندنەوەی یەکەم و دۆمان کرد بۆ گەڕانەوەی زەویەکانی کورد لە کەرکووک کورد و تورکمان بیخە جەدول ئەعمال بەڵام نەخستە جەدول ئەعمال کەچی قەرارێک لە ماوەی چەند دقەیەک دەنووسێتەوە دەیخاتە جەدول ئەعمال و دەنگیشی لەسەر دەدرێت ئەمە ماینی گەرانی و مای قبولکردن نیە بەلایەمەوە. کاک شاخەوان باس لەوە ئەکرێت کە تورکمانی ناو فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی عێراق کاریان بۆ گەڵاڵەکردنی ئەم پرۆژەیە کردووە ئەمە تا چەندە ڕاستە؟ طبعا دوو پەرلەمانتاری دەوڵەتی یاسا ئەمڕۆ ئەویان ڕاگەیاند کە ئەوان لە پشت پرۆژەکەەوە بوونە تورکمان پەرلەمانتارانی تورکمان دەڵێن ئێمە لە پشتی و پرۆژینەوەکەوەی کە ئینجازێکی گەورە بێ بیانەوە بە شەقامی خۆیانی بفرۆشنەوە گرنگ ئەوەیە کە پرۆژەکە ئیمزاکان کۆکرا بۆ طبعا هەشتا ئەندام پەرلەمانتارانی تورکمان 8 بۆ 10 ئەندام پەرلەمان ناتوان کە هەشتا ئیمزا کۆ بکەنەوە ئەگەر کتلەکانی پلیان لەگەڵانە بووبێت و ئەوەی کە بەلا ئێمە گرنگە بابەتی هێز بەکارهێنان کە بەداخەوە خەڵکێک ئەندامی پەرلەمانی عێراق تا ئێستا نەیتوانیوە کاک شاخەوان بەر لەوەی بچینە سەر و بابەتە ئەمەوێ بزانم لە ناو فراکسیۆنە سوننە و شیعەکان کێ دەنگی بۆ ئەمەدا ینی کێ بوون ئەوانەی دەنگیاندا بم پرۆژەیە تێیان پەڕاند تەنها کورد دەنگی پێنەدا سەرجەم فراکسیۆنەکانی عەرەب و تورکمان بە شیعە و سوننەوە دەنگیان بە پرۆژەکەدا و لە دژی تەتەڵوعات و خواستەکانی خەڵکی کوردستان وەستانەوە یەک پەرلەمانتاریش نەبوو دەنگ نەدا و دیکۆمنتەکان لای ئێمە هەیە کەواتە ئەمە ئیجماعێکی عەرەبی بوو لە دژی کورد. بڵێ ئەوە بۆی بۆ بینەرانیش ڕوون بێ بۆ سەرکردایەتی سیاسی کوردیش ڕوون بێت کە لە دەنگدانەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بە تەنها کورد دەنگی بەو پرۆژەیە نەداوە کە دژی ڕفراندۆم و پاڵپشتی بەکارهێنانی هێزەکە دژی کورد. کاک شاخەوان مەبەستمە بزانم فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق هەموو فراکسیۆنەکان هەڵوێستیان چۆن بوو و ئایا کە هاتنە دەرەوە هەر هەمووتان پێکەوە هاتنە دەرەوە؟ طبعا کاک یادگار لە زۆر مناسبەیە بە نەیارانی گەلەکەمان و
قەت گرە و لەسەر دەنگە جیاوازەکانی کورد مەکەن چونکە کورد هەر کاتێک لە مووقفێکی توندا بێت یەکی گردووە یەک دەنگ و یەک هەڵوێست بۆ شەڕی داعش نمونەیە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی سەدام باشترین نمونەیە فراکسیۆنە کورسانەکان هەر 5 فراکسیۆنە کورسانەکان یەک هەڵوێست بوون لەوەی کە قاعی پەرلەمانیان بەجێهێشت و کوردانە ڕەدی ئەو قەرارەیان کردەوە کە قەرارێکی ناقانونی و ناشەرعی و نادەستوریە و پێشێلکردنی ڕێی کوردە لەوەی کە بتوانێت قسەی خۆی بکات لەسەر ئەو قەرارە بەبێ گوێدانە کورد بۆیە ئەمە مای خۆشحاڵی بوو ئەگەر جەنابیشتان بینی بێتان کۆنگرە ڕۆژنامەوانەکە ئێمە وەکو فراکسیۆنە کورسانەکان مووقفمان یەک مووقف بوو کە ئێمە دژی ئەو قەرارین و هیچ اعتیبارێکی قانونی بۆ دانانین و یەکدەنگی کورد و دەرچۆڵکردنی قاعەکە مووقفی ئێمەی بەهێزتر کرد چکە هەر لە دوای ئەوە هەندێک لە کوتلە سیاسیەکان داوای دانیشتنیان لەگەڵ ئێمەیان کرد کە سبەی دانیشتن بکەن بۆی بگەینە حەلێک چکە ئەوان دەزان کاتێک کە کوردێک هەڵوێست و یەکدەنگ ئەو کاتە ڕنگدانەوەی لە ڕووی جیهانیەوە بەقووەتر دەبێت بەوەی کە کورد ئەمڕۆ بەردەوام حکوومەتی عێراق چ دەسەڵاتی تەنفیزی بێت تەشریعی پێشێری مافەکانی خەڵکی کوردستان دەکات لەو ڕوانگەیەوە داوایان لە ئێمە کرد کە ئێمە دابنیشین لەگەڵیانە بۆ ئەوەی چاوێک بەو هەڵوێستەی ئەمڕۆیانە بخشێنەوە بەڵام بەلای ئێمەوە تۆمارکردنی مووقفی یەک هەڵوێستی و یەکدەنگی خەڵکی کوردستان مووقفێکی مهم بوو و مشرف بوو کاکشاخەوان جگە لە سەرکۆنەکردن و ئیدانەکردنی ئەو کاری ئەمڕۆ کرا چ داواکاریەکتانە بوو هیچ داواکاریەکتان لە سەرۆکایەتی پەرلەمان و سەرکردایەتی سیاسی عێراق بوو؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنە کورسانەکان ئەمڕۆ نووسراوێکمان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کرد بەوەی کە بەو بڕیارەیە بچنەوە لەبەر کۆمەڵێ هۆکار هۆکارەکانمان نووسیوە بەوەی کە ئەمە مخالفە بۆ نیزامی داخلی مخالفە بۆ دەستور هەموو ئەوانەمان تێدا ڕوون کردەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە داوامان کردووە ئەم بابەتە ئیلغا بکرێتەوە ئەم بڕیارەی ئەمڕۆ لەبەرە هیچ مەغزایەکی قانونی نییە و بێ ئێمە ئەو بڕیارە دراوە چاوەڕێی وەڵامی پەرلەمانی عێراق دەکەین لەسەر نووسراوەکەی ئێمە و ئەم نووسراوی ئێمە لایەنە کورسانەکان ئیمزایان کردووە بەسەر دەم پەرلەمانتارەکان و نەک تەنها سەرۆک فراکسیۆنەکان ئێمە لە دوای کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان ئەو بڕیارەماندا کە دەبێ مووقفمان موحەد بێ و بەسپاسەوە مووقفێکی یەکگرتومان هەبوو هەم لە ئاراستەکردنی داخوازیەکانمان بۆ سەرۆکایەتی پەرلەمان و هەم لە کۆنگرە ڕۆژنامەوانەکانیشە کە جەنابتان بینیتان باسمان لەوە کرد کە ئەم بڕیارە هیچ اعتیبارێکی قانونی نییە لەلای ئێمە و ئەمە زیاتر پاڵ بە خەڵکی کوردستان و دەنێ ئیسرار بکەن و بەردەوام من لەسەر ئەو هەڵوێستەی کە هەیەە بەرەو ریفراندۆم بەرەو سەربەخۆی کوردستان بۆ ئەیچی تر ئێمە لە چوارچەوەی عێراقێکی تاکڕەوی لە دەسەڵات لە قۆڕەخکردنی سەرجەم جومگەکانی عێراق لە عێراقی نوێە هیچ مەبدەئێکی تەوافق و شەراکەت نەماوە باشترین ڕێگا بۆ ئێمە بابەتی سەربەخۆییەوە بڕیار لەسەر چارەنووسی خۆمان بدەین. کاک شاخەوان ئەوەی بەنسبەت تاکی کوردەوە جێگەی دڵخۆشیە ئەوەیە کە تەواوی فراکسیۆنە کوردستانەکان پێکەوە یەک هەڵوێست بوون بەرامبەر بەو کارەی کە تەواوی عەرەبەکانی پەرلەمانی عێراق کردویانە. مەبەستمە پرسیاری ئەوە بکەم یەکێک لە یاخود جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق واتە لە دەستەی سەرۆکایەتی کوردێک بوونی هەیە کە گاگارامی شێخ محەممەدە. ئەوان هەڵوێستیان چی بوو لەو کاتە لە پەرلەمان بوون پێشوەختە ئاگایان لەم هەنگاوە بوو. طبعاً هێکێک لەو خاڵانەی کە ئێمە ڕەخنەمان لێگرت لە نووسراوەکە کە ئاراسی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد کاک یادگاربووە ئاگاداری جەنابەت بۆ بینەرانی کورسان 24یش ئەو دەسەڵاتی کە جێگیری سەرۆکی پەرلەمان هەیەی ئەو دەسەڵاتێت لە دەسەڵاتی تەنفیزی نەبوو کاتێک کە سەرۆکوەزیران و دوو جێگرەکەی هەبوو بە پێی نیزامی داخلی پەرلەمان هەر بابەتێکە دەخرێتە بەرنامەی کارەوە دەبێ هەرسێ دەستەی سەرۆکایەتی کە سەرۆک هەردوو جێگرەکەیەتی موافقە لەسەر دەرجکردنی هەر بابەتێ بکەن لە جەدوەلی ئەعمال بەبێ بوونی کاگارام جارێ هەر نەبوونی لەوێ ئەوە دەبێ پرسیارە لە خۆی بکرێ بۆ لەوێ نەبوو واگەر هۆکارێکی شەبێ بۆی کە لەوێ نەبوو وەربگرنیا بچنە لای ئەوەش وەرنەگیرا بوو کەواتە ئەمە طبعاً نازانین هۆکاری لەوێ نەبووە لە پەرلەمان نەبوو هۆکارەکەی چیەوە دەبێ خۆی ڕوونی بکاتەوە بۆیە بۆ خۆی ئەو بابەتە بەبێ موافقەی جێگیری سەرۆکی پەرلەمان و دەبوو سبەی نێشکە ئەو دێتەوە پەرلەمان دیسان ئەوش ڕێی خۆی لەسەر ئەو مۆزوعە دەرببڕێت کە ئەگەر ئەمڕۆ کاک ئارام پرسی پێ نەکرێ و ئیهمال بکرێت لە دەرچوونی وەها قەرارێکا سبەی قەراری تریش دەدرێ و بڕیاری تریش دەدرێت بەبەوەی حیساب بۆ بکات چکە ئێمە کاک ئارام لەوێ ڕاستە سەر بە بزوتنەوەی گۆڕانە بەڵام بەدەنگی پەرلەمانتارانی کورد و نوێنەری خەڵکی کوردستانە
لەو جێگایە دەبێ هەڵوێستی هەبێ ئەوش لە بەرامبەر دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی چیتر قبولی ئەوە نەکات بەبێ ئەو بڕیار بدرێەوە هیچ حسابێک بۆ ئەوە نەکرێت کە ئەمە کوردێکە و جێگری سەرۆکی پەرلەمانەوە بۆ خۆشی خەرقێکی نیزام داخلی پەرلەمانەکە نابێ هیچ بابەتێک بەبێ ئیمزای دەستەی سەرۆکایەتی بخرێتە بەرنامەی کارەوە ئەوە شێکێک بوو لەو نقطانەی کە لە کۆی ئەو خاڵانەی ئەمڕۆ ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد کە حجەجەقانەکانمان یەک لەوانە بوو باسم کرد کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کوردێکی تایەوە کوردەکە لێ بێ ئاگا بووە. باشە کاک شاخەوان لە ئەمڕۆی پەرلەمان وەکو خۆشت ئاماژەت پێدا لە بەرەوەی پەرلەمانەکە بە سیاسی کراوە لەلایەن عەرەبی عێراقەوە لە مەکتەبی سیاسی و لە سەرکردایەتی پارتە سیاسیەکانەوە بڕیارەکانیان بۆ دەرئەکرێت بڕیاری ئەوە دەرکراوە یاخود ئەو پرۆژەیە پەسەند کراوە کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق سەرپشک و دەستواڵا بکەن لە بەکارهێنانی هێز یاخود هەر بژاردەیەکی تر دژ بە ڕفرەندەمی سەربەخۆیی ئەمە لایەنێکی پرسیارەکەمە لەلایەکی ترەوە حەیدەر عەبادی کە بە دڵنیاییەوە ئاگای لەوە بووە کە لە ناو پەرلەمانی عێراق چیە گوزەرێ ئەڵێت داوا لە کوردەکەم شاندێکی دیکە بنێرنەوە بۆ بەغدا بۆ گفتوگۆی جددی ئایا ئەمە دووفاقی نییە و ئایا لەمەوە ئەتوانین بڵین کە هیچ بوارێک ماوە بۆمانەوە لەگەڵ عێراق یان هێشتا بواری ئەوە ماوە ئەبێ کورد استقلالی گفتوگۆ بکات لەگەڵ عێراق طبعا کاک یادگار لە ڕووی دەستوری قانونیەوە ئەوەشی دەکەینەوە کە عێراق ناتوانێت چەک بەکار بێنێت لەبەر دووبەتە ئەخەینە ڕوو بەڵام مەترسیەکە لێرەیە تا ئێستا عەقڵیەتێکە بێ لە عێراقی نوێ ئەو شیعانەی کە دوێنێ لەگەڵ تۆیان لە یەک خەندەق بوونە بەو شێوە بیر بکەنەوە کە چەک و سیلاح بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکار بهێنرە ڕاستە لە ڕووی قانونیە ناتوانێت وەسەد بڕیاری تری ئەوهاش بدرێت لەبەرەوە ئێمە لەم ڕۆوە پابەندین بە دوو بابەتەوە حەیدەر عەبادی کاتێک کە ئەو بڕیارە نادا دەزانێت چ دەڵێ لە ڕووی دەستوریەوە تا ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراق کە ئێمە سەربەخۆییمان ڕاگەیاند ئەوجا ئەوان دەتوانن هێز بەرامبەر ئێمە بجوڵێن ئەگەر بتوانن ئەمە یەک لە ڕوویەکەی ترەوە بە پێی ئیتفاقی ئیستراتیجی نێوان ئەمریکا و عێراق کاتێک کە ئەمریکا عێراقی بەجێهێشتووە ساڵی 2011 ئەمریکا یەکێک لە خاڵەکانی تەبعاً کۆمەڵێ خاڵە یەک لەوانە تا ئێستا فەزای عێراق بەدەست ئەمریکیەکانەوە تا ئەمە یەک خاڵی دوم ئەوەیە کە نابێ هێزی عێراقی بەرامبەر هیچ لە پێکهاتەکانی عێراق بجوڵێندرێ ئەمە کۆمەڵێک التیزاماتی قانونی حکوومەت ناتوانێت بیکات نەک ئەوەی کە بەرامبەر بە کورسبێ بەرامبەر بە سونەش ئەگەر سیفەتی داعشی پێوە نەبێ ناتوانێت هێز بەرامبەریان بجوولێنێ ئەمە بابەتێک لە ڕووی قانونیەوە ئەگەر بڕیاریش دەربچێت لەسەر ئەو مۆزوعە لە ڕووی یاساییەوە ناتوانرێت جێبەجێ چکە دوجار عێراق پابەندە بۆ ئیتفاقی استراتیژی کە لەگەڵ ئەمریکایەتی و پابەندە بە دەستوریشەوە کەی ئێمە سەربەخۆیمان ڕاگەیاند ئەو کاتەش ئێمە تعاملی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا دەبێتە تعاملی دوو دەوڵەت و ئەوەی کە کۆمان دەکاتەوە مجتەمەعی دەولیە و پێم وا بێ خەڵکی کوردستان باش دەزانێت کاتێ سەرکردایەتی سیاسی کوردستان ئیسرائیل لەسەرەوە دەکا دەبێت ریفراندۆم بکەوە سەربەخۆیش ڕاددەگەێنین دەبێت بزانن چه هێزێک مەعەدا ئیرادەی خەڵکی کوردستان بەرە سەربەخۆیی چه هێزێکی گەورە لە پشت خەڵکی کوردستان لە پشت تەتەڵوعاتی خەڵکی کوردستانە بۆ سەربەخۆی ئەم بابەتە ئێمە لەم بابەتەیە بەتەنهانیمان هیچ هێزێک ناتوانێت بەرامبەر بە خواستی خەڵکی کوردستان بوەستێت و لە دوای ریفراندۆم و لە دوای ئەنجامی ریفراندۆم بە سەربەخۆیی کوردستان ئەو کاتە ئەو دۆستانەی کە لە ژوورە داخراوەکانە دۆستایەتی خۆیان بۆ ئێمە ڕاگەیاند ئەو کاتە لە میدیاکان و زۆر بە عەلەنی و بە دەنگێکی بەرزەوە ئەڵێن ئێمە پشتگیری خەڵکی کوردستان و پشتگیری داواکانی خەڵکی کوردستان دەکەین. باشە بواری گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی ماوە؟ طبعاً پێم وابێت بواری گفتوگۆ تا ئەو کاتە ماوە لەسەر پرسە سەربازیەکان لە بەرەوەی تا ئێستا ئێمە کۆمەڵی مەحوەرمان لەگەڵ داعش ماوە بواری سەربازیە دەبێ و مەجارە کراوە بێ لە بەرەوەی دوژمنمان یەک دوژمنە داعشە و زۆر جاری سەرکردایەتی سیاسی کوردستان و جەنابی سەرۆکیش تاکیدی لەسەر ئەوە کردوێتەوە بابەتی ریفراندۆم و سەربەخۆیی بە هیچ شێوەیەک کار ناکاتە سەر بەرەی یەکگرتومان لەگەڵ عێراق لە دژی داعشە بۆیە لە مەجای عەسکەریا پێم وایە ئەو بەرەیە دەبێت کراوە بێ هەتا لە دوای سەربەخۆیش ئێمە دەبێت کۆمیتەیەکی هاوبەشی سەربازیمان هەبێت لە دژی داعش و لە دژی هەر گروپێکی تونڕەوی ترکە مەترسی بێ بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر لە ئایندە بۆ سەر دەوڵەتی سەربەخۆی کوردستان و بۆ سەر دەوڵەتی عێراق ئەو کۆمیتە هاوبەشانە بمێنن باشە بەڵام پێم وایە لە مەجای سیاسی و مەجای دیبلۆماسی و مەجای تەشریعی کە ئەمڕۆ پەرلەمانە لەم سێ بوارەیە بە هیچ شێوەیەک مەجال نەماوە بۆ دانووسان و پێم وایە ئەمڕۆ
هەندێک لە سیاسی عێراقیەکان زیاتر حەز دەکەن کورد بەرەو سەربەخۆی بڕا بەڵام ناتوان ئەمە لە میدیا باز بکەن لەبەر ڕنگدانەوەی شارعی خۆیان ئێمە هەردوو لالەوە تێگەشتین کە ناتوانین جارێکی تر لەسەر سفرەی شەراکەتدا بنیشین بەڵکو دەکرێت ئەو چوارچێوە سیاسی کە ئێستا دەمان بەسێتەوە چوارچێوەیەکی سیاسی تر بێ دەتوانین لە چوارچێوەی دوو دەوڵەت ئێستا هەرێمێک و مرکزین معدل لە خلافاتین ئەو کاتە دەتوانین لە چوارچێوەی دوو دەوڵەتی سەربەخۆیە کۆمەڵی ئیتیفاقیاتی ئەمنی و اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتی لەگەڵ هەردوو لایە ببەسترێت بتوانین هەردوو لە هاوکاری یەکتر بین بۆەوەی کە خۆشگوزەرانی بۆ خەڵکی عێراق و کوردستان دابین بکەین بەڵام بەو چوارچێوەی ئێستا ئێمە گەیشتوینەتە بنبەست وەکەوەی کە دیوارێکمان لە بەردەما بێتتر نتوانین ئەو دیوارە ببڕین و دەستی دیبلۆماسیەت بە هیچ شێوێک هۆکارێک نەماوە بۆ ئەوەی لە ڕووی دیبلۆماسیەوە ئەم دوانە بگەنەیەک. بەڵێ کاک شاخەوان ئەمڕۆ کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کەرکووک ئەوەی دووپات کردەوە کە بژاردەی بەکارهێنانی چەک و توندوتیژی بە نسبەت کوردەوە بژاردەیەکی ممکن نییە بەڵام مافی کورد ئەگەر بێنە سەریشی حتمما مافی بەرگریکردنی لە خۆی هەیە. لێرەوە ئەمەوێت باس لەوە بکەین کە ئەمڕۆ سەرکردایەتی سیاسی کورد دووپاتی کردەوە لە کەرکووک کە ڕفراندۆم لە کاتی خۆیدا لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەنجامەدرێت. ئەم پەیامە جارێکی تر لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە ینی کەمتر لە 15 ڕۆژ ماوە بۆ ڕفراندەم لە کەرکووکەوە گەێنرا بە سەرکردایەتی سیاسی عێراق بەڵام عەبادی ئەڵێت کە ڕفراندەم نادەستوریە. ئەم پەیامە بە وازەحی بە عەرەب گەێنراوە کە ڕفراندەم دەستوریە و مافێکی یاسایی و ئاسایی کووردە. طبعا کاک یادگار ئەوان کاتێک دەستوری قسە لەگەڵ ئێمە دەکەن ئێمەش کۆمەڵێک خەڵکین هەمومان سپۆری لە بوار یاسا بۆ نمونە من بەدەرلەوەی بەکارلەرەسی عسکەریمێ ماجستێرم لە بوار یاسا شێوە قساسی خۆشمە ئەو خلافاتانەی کە لە نێوان هەرێم و ئیتیحادیەکانە دروستە بێت. طبعا ئێمەش بە یاسا جوابمان داوەتەوە ئێمە بڕیارماندا بڕین شەریک بین لەگەڵ عێراق و شەراکەتەکەمان لە ساڵی 2005 هێنا لە چوارچێوەی دەستورێکە مافەکانی خۆمانمان تیا جێگیر کرد. ئەو کاتی سەرکردایەتی سیاسی کوردستانی ئێمە بە گومان بۆ لەوەی کە ڕۆژێک دادێ بەو شێوەیە تەعامل لەگەڵ ئێمە بکەن هەموو ئەو حقوقانەی ئێمەی لە چوارچێوەی دەستورێکا کۆ کردوێتەوە. ئەگەر تەمەشای دەستوری عێراقی بکەیت آخر فەقەرە لە دیباجەی دەستوری عێراقیە هاتووە ئەڵێ التیزام کردن بەم دەستورە یەکێتی خاکی عێراق دەپارێزێ عکسی ئەوە کەواتە یەکێتی خاکی عێراق بەرەو لەدبوون دەبات نەک هەر بە دیباجە بەڵکو مشەرعینی ئێمە یاساناسانی ئێمە سەرکردایەتی سیاسی بۆی قووەتێکی قانونی تر بدەن ئەم بڕگە بردویانە لە مادەیەکە جێیان کردوێتەوە کەواتە ئەگەر بێت و پێشێری ئەم دەستورە بکەی منیش مافی خۆم هەیە کە ئەو یەکێتی کە تۆ ناوی دەبەی لە یەکێتی نەمێنە بەڵکو سیستەمێکی تر هەڵبژێرین بۆ هەرێمی کوردستان کاتێک کە تۆ دەی 55 مادەی یاسایی خەرق دەکەی ناتوانانی بە من بڵێ تۆ ئیلتیزام بە دەستوری بکە کە من بۆ خۆم 55 مادەم پێشێل کردە کە هەندێک مادەیان زۆر گرنگن تایبەتە بە حیاتی خەڵکێک پێمان وایە گەر سەدام ئەنفالی کردبێ بەشێکی خەڵکی کوردستانی ئەنفال کردبێ بە قەراری مالکی کە مناڵم قەراری مالکی قەراری حکوومەتی عێراق کاتێک کە موازنەی لە خەڵکی کوردستان بڕی تەواوی خەڵکی کوردستانی ئەنفال کردووە چکە بۆ ناڵین مالکی ئێمە ئومێدمان وا بوو لە دوای هاتنی عەبادی ئەو قەرارە تاکڕەوانەی کە مالکی دای بە شێوەیەکی نادەستوری ناقانونی عەبادی بێت چاکی بکاتەوە چاکی نەکردەوە ئیتفاقیەکمان کرد ئیتفاقیەکەش تەنها 3 مانگ لە دوای ئەوە 2 مانگ نەوتی کوردستانیان بۆ خۆیان دزی و موچەی خەڵکی کوردستانیان نەنار کە ئەڵێن دزی لەبەرەوەی ئەوان نەوتەکەیان وەرگرت پارەی خەڵکی کوردستانیان نەداکە تا ئێستا ئێمە باجی ئەو 2 مانگە دەدەین کە موچە خۆرانی خەڵکی کوردستان 2 مانگ لە پاش وەرگردنی موچە ئیتفاقەکەیان بەسەر نەگەیاند و پارەی خەڵکی کوردستانیان نەگەیان. کاک شاخەوان جەنابتان جگە لەوەی کە جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتین لە پەرلەمانی عێراق نوێنەری کەرکووکیەکانن لە پەرلەمانی عێراق و لە هەمان کاتە ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگرین کە لە بوارەکەی خۆتەوە نزیکە مەبەستمە لە کەمتر لە 2 خولەکە ئەو پەیامە بۆ خەڵکی کەرکووک و بۆ هێزی پێشمەرگەی کوردستانیش بگەێنی کە ئایا ئەوەی دانرا ببوورە ئەوەی دانراوە بەر لە 25 مانگ بەر لە ئەنجامدانی ڕفراندەم ئۆپەراسیۆنی حەویجە دەست پێ بکاتەوە هیچ مەترسیەکی بۆ کورد هەیە و کورد ئەبێت چۆن مامەڵەی لەگەڵ کات. طبعا دەمەوێت لێرەوە خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک دڵنیا بکەمە ئۆپەراسیۆنی حەویجە دەست پێ دەکات بەبێ ئەوەی پێشمەرگەی زیانێکی بەر بکەوێت
بەبێ ئەوەی هیچ هێزێک جگە لە پێشمەرگەل لە بەری کەرکووکەوە بەری ڕۆژەڵاتی حەویجەوە بەشداری پێ بکاو هێزانە لە باشووری حەویجەوە دەست پێ دەکەن و هەدەفیش لەوەی کە دوو هێز و لە دوو محوەری جیاوە دەست پێ بکە ئەوەیە کە تەسادوم دروست نەبێت لێرە هەموو دڵنیاییەکە دەین کە ئەم بابەتە بە تەواوی دراسە بۆ کراوە نە حەیدەر عەبادین ئەمریکیەکان نایانەوێت مشکلە لە منتیقەکە دروست ببێ بۆیە حەویجە دروست دەبێ ئازاد دەکرێت و ئێمە لەو سنوورەی کە هەمانە لە دوای حەویجەش لەو سنوورەی خۆمان دەمێنی نەدەچینە پێش نەپاشەکشێ دەکەین واتە ئەوە سنووری خاکی کورسانە لەسەر ئەوەی ئەو دی ئەو سنوورە و توێژ لەگەڵ حکوومەتی عێراق دەکەین و هیچ مەترسیە لەسەر کەرکووک نییە هیچ هێزێک جگە لە هێزی پێشمەرگە و هێزانی ئێستا لە کەرکووکن نایەنە سنووری کەرکووک. بەڵێ کاک شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق و ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری زۆر سوپاس بۆ کاتەی با ئێمە و بەبینەدانت بەخش. زۆر سپاس بۆ جەناب. بەڵێ بینەرانی عەزیز بەم شێوەیە باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگارفایە و ستافەکەم لە سلێمانی لە هەولێر لە بەغدا قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستانی عەزیز هەمیشە و هەردەماوەتان.